لە دوای ڕووداوەکانی 16 تشرینی یەکەمی ساڵی 2017 لە چیای قەرەچووخی نزیک شارۆچکەی مەخمورەوە تا دەگاتە سنووری نەفتخانەی سەر بە شارۆچکەی خانەقین بە درێژایی 100 کیلۆمەتر لەو ناوچانەی بەربۆشایی ئەمنی کەوتون جگە لە گروپە چەتەکانی داعش هیچ هێزێکی تری لێ نییە. پانتایی بۆشاییەکەش لە هەندێک ناوچە دەگاتە 40 کیلۆمەتر. بەم هۆیەشەوە لە سنوورەکەدا گروپە چەتەکانی داعش هێرش و جموجوڵیان چڕ بۆتەوە تا دێت دۆخی ئەمنی ناوچەکە خراپتر دەبێت. جگە لە پێشمەرگە سەرۆماڵی هاوڵاتیانی مەدەنی لە بەردەم هێرشی چەتەکانی داعشدان بە پێی بە دوواداچوونێکی ڕۆژنیوز بەهۆی هێرش و مەترسی ئەو گروپانەوە زیاتر لە 100 گوند تەنها لە سنووری خانەقین و گەرمیان چۆڵ کراون. تەنها لەم هەفتەیەدا لە دوو هێرشی داعشدا کە یەکێکیان لە گوندی کوڵەجۆ ئەویتریان لە شارۆچکەی کفری ئەنجامدرا بۆ هۆی شەهیدبوونی 6 پێشمەرگە لەگەڵ برینداربوونی 7 پێشمەرگە. لیوە و فەرماندەکانی پێشمەرگە لەو سنوورانەدا گەورەی قەبارەی مەترسیەکان لەو ناوچانە دەخەنە ڕوو. بەرپرسانی حکوومەتی هەرێمیش بە هۆکاری سەرەکی بەردەوامی ئەو دۆخە دەزانن بە پشتگوێخستنی سەنگەر و ڕەبیەکانی پێشمەرگە لەو سنوورانەدا و پەراوێزخستنیان. عەمید دلێرشکور فەرماندەی لیوای سێی پیادەی هێزی پێشمەرگە بۆ ڕۆژنیوز باسی لەوە کرد بۆشایی ئەمنی و هەڵکەوتەی جوگرافیای ناوچەکە وای کردووە ببێتە مۆڵگەی چەتەکانی داعش بۆ لەناوبردنیان پێویستمان بە چەکی پێشکەوتوتر و هێزی زیاترە و دەبێت ئۆپراسیۆنی بەردەوام بکرێت. هەروەها ڕائید ئارام نووری ئەفسەر لە لیوای 5 پێشمەرگە هۆکاری سەرەکی ئەو هێرشانە دەگەڕێنێتەوە بۆ کەمتەرخەمی حکوومەتی هەرێم و وەزارەتی پێشمەرگە و دەڵێت 2 ساڵە داوای دووربینی حەراری و چەکی پێشکەوتوو دەکەم بەڵام پێمان ڕەوا نابینن ڕەبیەکانمان چەک و تەقەمەنی و کەرەستەی سەربازی پێویستی نییە هەروەها بەرەیەکی بەربڵاومان هەیە بە لیوایە کۆنتڕۆڵ ناکرێت و پێویستمان بە هێزی زیاترە. سەرنجڕاکێشە بەردەوام بەرپرسانی حکوومەتی هەرێم باز لە هاوکاری هاوپەیمانان دەکەن بۆ پێشمەرگە بەڵام پێشمەرگە و فەرماندەکانیان دەڵێن چەکی پێشکەوتویان نییە. ئەفسەرێکی هێزەکانی پێشمەرگە کە خۆی لە شەڕی داعشدا بەشدار بوو لەبەر هەستیاری بابەتەکە نەیویست ناوی ئاشکرا بکەین بۆ ڕۆژنیوز نهێنی تاڵانکردن و بەکارهێنانی چەکی هاوپەیمانان لەلایەن پەدەکەوە ئاشکرا دەکات. ئەو ئەفسەرە دەڵێت بە چاوی خۆم بینیم هێزەکانی پەدەکە چەند جارێک دەهاتن بە ئاشکرا لە میرەی وەزارەتی پێشمەرگە هەموو جۆرێک چەک و کەلوپەلی سەربازی زۆریان بار دەکرد و دەیان برد بۆ ناوچەی بلەو بارزان و بەڕۆژە جگە لە خۆیان کەس نەیان دەزانی بۆچی بەکاری دەهێنن. لەبارەی جۆری ئەو چەکانەوە دەڵێت ئەو چەکانەی کە بەهۆی شەڕی داعشەوە خراپ بوونە لە بەردەستی پارتی چەکی زۆر گرانبەها و دەگمەن بوون تەنانەت بە هەموو وڵاتێک نەدەفرۆشان لەوانە ئێمفۆڕ و وڵتەر و میلانۆ ساروخی موجهە هەمەری گول لە نەبڕی هامڤی تانک و زرێپۆش. ئەو ئەفسەران نمونەیەکی باس کرد کە خۆی شاهیدی بۆ وتی ساڵی 2015 هاوپەیمانان 47 هەمەریان دایە پێشمەرگە بۆ شەڕی دژ بە داعش بەڵام پەدەکە دەستیان بەسەرداگرت و دواتر بۆ بەردەپۆشکردنی بۆ یاخی هەمەرەکانیان گۆڕی و پڕۆپاگەندەی ئەویان بڵاو کردەوە کە لە کۆریا و ئوردون کڕیویانە. ئەو چەکانە چیان لێهات؟ بەوتەی ئەو ئەفسەرە هیچ لایەک نەیدەزانی پەدەکە چی لەو چەکانە دەکات تا ئەو کاتەی هێزەکانی بە چەکی قورسەوە ڕەوانەی هەرێمەکانی گەریلا کرد دەرکەوت ئەو چەکانی کە بە ناوی شەڕی داعشەوە وەریان گرتووە ڕەوانەی هەرێمەکانی گەریلایان کردووە بۆ هەڵگرساندنی شەڕی کورد بە کورد ئەمەش بە ئاگاداری ئەمریکا و داواکاری تورکیا. لە کاتێکدا هێزەکانی پێشمەرگە لە هەرێمێکی پان و بەرینی مەترسیدار لە بەردەم هێرشی چەتەکانی داعشدان و ڕۆژانە شەهید و بریندار دەدەن دەسەڵاتدارانی هەرێم و پەدەکە وەک حزبی دەسەڵاتدارانی هەرێم جگە لە بڵاوکردنەوەی پەیامی سەرخۆشی هیچ هەوڵێکیان بۆ ناردنی هێز و چەکی پێشکەوتوو بۆ ئەو ناوچانە و ڕەواندنەوەی مەترسیەکان نەداوە کەچی لەگەڵ دەستپێکردنی هێرشەکانی دەوڵەتی داگیرکەری تورک بۆ سەر هەرێمەکانی پاراستنی مەدیا هێزەکانی پەدەکەش جموجوڵیان بۆ سەر هەرێمەکانی گەریلا زیاد کردو لە ماوەی ساڵ و نیوێکدا بە بڕیاری مەسرور بارزانی 21 جار هێزیان بە جۆرەها چەکی پێشکەوتوو بەو چەکانەی کە لە هاوپەیمانیان وەرگرتووە بە ناوی شەڕی داعشەوە ڕەوانە کردووە بۆ سەر هەرێمەکانی پاراستنی مەدیا و بەهۆی هێرش و جموجوڵەکانیانەوە تا ئێستا 13 گەریلا شەهید بوون بە تایبەتی لە ئاڵۆزیەکانی زینی وەرتێ و دواتردا جموجوڵ و پێشڕەوی زیاتر دەبینرێت هەروەها لە دوای دەستپێکردنی هێرش و داگیرکاریەکانی دەوڵەتی تورک لە 23 نیسانی ئەم ساڵ بۆ سەر ناوچەکانی زاپ و ئاڤاشین و مەتینە هێزەکانی پەدەکە جارێکی تر دەستیان بە جموجوڵ و پێشڕەوی کردەوە لە زینی وەرتێوە تا دەگاتە قەسرێ چۆمان و خەلیفان لە چیای گارەوە تا دەگاتە مەتینە
زاپ و ئاڤاشین، زاپ و هەفتانین هێزەکانی پەدەکا قەڵای سەربازی و سەربازگە و ڕێگای سەربازی دروست دەکەن و هێز و چەکی قورسی تێدا جێگیر دەکەن بەرامبەر بە گەریلاکانی ئازادی کوردستان لە کاتێکدا هێرش و داگیرکاریەکانی دەوڵەتی تورک تا دێت فراوانتر دەبێت و ئەو ناوچانە لەلایەن گەریلاوە دەپارێزرێت.